الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشك براي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. جدال مناقشة ڕوبەڕووبوونەوەی ناحەقی و لەسەر قسەی بەتاڵ و پڕ و پوچ لەسەر سیاسەت و درۆ دەلەسە، لەسەر دنیا و مافی دنیا، لەسەر کورسی و دەسەڵات و قسە و وتەی بێمانا و پڕ و پوچ بەڕاستی هۆکاری بە هیلاکبردنی ئینسانە. بە یەکێک لە هیلاکبەرەکانی زبان دانراوە لای عولەما و زانایانی ئەهلی عیرفان. ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت یەکێک لەو هیلاکبەرانەی زبانی ئینسان مەناقەشە و جیدالی ناحەقیە، ڕوبەڕووبوونەوە لەسەر قسەی بەتاڵ و درۆ دەلەسە. پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عەلەیه وسەلەم زۆر تەئکیدی لەسەر ئەوە کردێتەوە کە ئێمە وەک چۆن زبانمان لە درۆکردن ئەپارێزین، زبانمان لە غەیبەتکردن ئەپارێزین، زبانمان بپارێزین لە مەناقەشەی بەتاڵ و ڕوبەڕووبوونەوەی بەتاڵ و بێمانا و پڕ و پوچ، چونکە عاقیبەت و ئایندەیەکی خراپی دەبێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم ئەبوو ئومامەی باهیلی ئەفەرمێ، پێغەمبەری نازدار فەرمی ما ضل قوم بعد هدى كانوا عليه إلا أوتوا الجدل. ثم قرأ رسول الله صلى الله عليه وسلم ما ضربوه لك إلا جدلا بل هم قوم خصمون. أم حديثا إمام أحمد وحاكم وبيهقي الروايات عن كردوها. پیغمبری خوا صلی الله علیه وسلم ابو امامه باهلیه فرمی هیچ قومێک گومڕا نابێ و سەری لێ ناشێوێ و تێک ناچێ و لا نادا لە ڕێگە ڕاست لە دوای ئەوەی کەوا هیدایەتی وەرگرتە بێ، لە دوای ئەوەی کەوا حەقەتی بینی بێ، ئیلا مەگەر جەدەل و مەناقەشە و ڕوبەڕووبوونەوەی بەتاڵ کەوت بێتە بەینیان، ئیتر بەو هۆوە گومڕا بن و لە ناوەچن. چونکە پێغەمبەری خوام ئاەتەی خوێندەوە لە سوورەی زوخرفە کە ئەفەرمێت لە باسی حەزرەتی عیسا، لە باسی پێغەمبەری خۆمانە صلی الله علیه وسلم کە جوولەکە و گاورەکان ئەهاتن مناقەشان لەگەڵ پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم. ما ضربوه لك إلا جدلا. ئەمانە بەڕاستی مناقەشە لەگەڵ توا ناکەن، یان ئەم نمونە و حیکایەتی خورشید و خاوەر و شێر و ڕێوێ بۆ تۆ باس ناکەن، یان ئەم باسی حەزرەتی عیسا و حەزرەتی موسا بۆ تۆ ناکەن، ئیلا مەبەستیان مەناقەشەکردن لەگەڵ توایە و بەزاندنی تۆیە و لە ناوبردنی تۆیە و بە هیلاکبردنی تۆیە. ئەمانە کە باسی حەزرەتی عیسا بۆکەن ئەڵێن گاورەکان عیسایان پەرست، دێمە عیسا ناپەرسین، ئێمە مەلایکەیە پەرسین، مەلایکە لە عیسا باشترە. ئەم نمونانان بۆ پێغەمبەری خوا هێنا، یعنی جەدەلیان لەگەڵ پێغەمبەری خوا کرد، مناقەشەیان لەگەڵ پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم. بۆیە خوا فەرمێ بەل هم قوم خەصیمون، ئەوانە بەڕاستی بەس ئەیانەوێت تۆ ببەزێنن مناقەشەت لەگەڵا بکەن. بۆیە پێغەمبەری خوا فەرمی هەر قەومێک خوا هیدایەتی دا لەسەر حەق و لەسەر حەق ماوەیە بۆ ئەوەی بمێنێتەوە، ئەبێ واز لە جیدال و مناقەشە بێنێ، واز لە ڕوبەڕوونەوە بێنێ لەسەر قسەی بەتاڵ و ناحەقی. بۆیە لە حەدیثێکدا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لا تماری ئەخاکە ولا تمازحه ولا تعده موعدا فتخلفه. حەدیثەکە ئیمام ترمزی ڕوایەتی کردووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم مناقەشە مەکە لەگەڵ براکەی خۆتا، ڕوبەڕوو مەبرۆ لەگەڵیا، دەنگە دەنگ مەکە لەسەر قسەی پڕ و پوچ و ناحەقی و جیدالی لەگەڵا بکەی. و فەرمووی و هەروەها گاڵتە و سوعبەتیشی لەگەڵا مەکە، و هەروەها مەوعید و وعدێکی مەدەرێ و دوای مخالەفە و پێچەوانەی بکەیت. مەبەستمان لێراوەیە پێغەمبەری خوا نەی کردووە لە مەناقەشە و لە جیدال، لە بینی ڕەفاقەتە، لە ناو کۆمەڵگا، لە ناو مسلمانان و ئیماندارانە.
حتى لفرمايش ترى فرمت ذروا المراء فإنه لا تفهم حكمته ولا تؤمن فتنته. إمام طبراني حدثك الروايات كردوها پیغمبری خواه فرمی صلى الله عليه وسلم واز بينا لمراء. مراء يعني اوه كوا انسان دائما كوكوشي دانشي بور رخنا قرتن لبرانبر لقصي برانبر رخنا لوشيا بي لمعنى كردنا بي يان لقصي برانبرا كمسلي سبق لساني كا يكسر بك برخنا تعليقي ليبداو تانو تشري ليبداو قالطي بيبكات. پیغمبری خواه واز لو بينا واز لو بينن كوا دانشن بور رخنا قرتن دوات اللسر او رخنا مناقشي لقلاب وجدالي لقلاب كي چونك نحكمتكي ديارو انسان تيقالي ونفيت نوع عاقبتكيشي براسي خير وباش ابيه چونك براسي انسان امين نابي لفيتني او رخنا قرتنو او جدالو او مناقشيا بويا عاقبتكي باش نابي. پیغمبری خواه صلى الله عليه وسلم بمشي وازا باسی جیدال و مناقشه بۆ ئێمەکە کە ئێمە نەیکەین لە ناو خۆمانە. یەکێک لە هیلاکبەرەکانی زبان و هیلاکبەری ئینسان بەهۆی زبانەوە جیدال و مناقشەیە خۆشەویستان و ئازیزانم. بۆیە پێغەمبەری خوا نەهیلەیەکە بەڵام جیدال لەسەر ناحەقی. ئێمە لە علمی ئاداب و منازەرا چەند شتێک باسەکە. جیدال حرامە، مناقشە حرامە، بەڵام منازەرە لەسەر حەق کە تۆ بتوي حق بكابرا بسلميني اما دفاع بلا حق اما دروسته بلام اويش بمرج بچ مرجه بو مرجي كوا ما بستي بي خو فرس كردن نبي ما بستي بي تكبر نبي ما بستي بي رسواكرني برانبر نبي ما بستي بي اظهار حق به والا حرام وجائز نيه اويش بنص ايات القران كخوافن وجادلهم بالتي هي احسن. مناقشان لقلا جدال لقلا وين بلام باحسن بجوانترين شێواز نەک بە جوێن نەک بە تووڕەبوون نە بە قسەوتن نەک بە ناشرینکردنی بەرامبەر. ئەمە صیفەت ئینسانی مسلمان نییە. ئەوی لە عیلمی منازەرە و ئادا و منازەرا ئابە و شێواز ئاماژەی پێکردووە کەوا دەێت جیدال کە بەڕاستی ئەوەی کەوا ئەمڕۆ ئەکرێت ئەو چەلەحەنانەی سەر تەلەڤیزیۆنەکان ئەوانەی ناو کۆڵانەکان ئەوانەی ناو مزگەوتەکان ئەوانەی ناو چایخانەکان لەسەر سیاست لەسەر حیزبایەتی لەسەر عەشەتگەرایەتی لەسەر مەسائلێکی شەرعی لە بینی دوو گەنجە لە بینی گەنجێک و ماوەسایەکە بەڕاستی گەنجەکە نازانێ و عەوامە ماوەساکە خوێندەوارە و عالمە بەڵام سەیرەکەی بە ئایەتێک بە حەدیثێک یەقەی پێیەگرێت تێ ناگەلێ معنای نازانێ یا مەسەلەی تەعریف و پێناسی بە تەواو حەدی نازانێ ئیتر یە مەناقەشە لەگەڵ ئەم کەساکە ئەم مەناقەشە حرامە جائز نییە چونکە تۆ عیلمی پێ نییە زانست پێ نییە تۆ نازانی ضەرەبە زەیدون چۆن معناکەی چۆنی عەرابیکەی چۆن چ سیغەیەکە لەم لاوەیە مەناقەشە لەگەڵ کەسێکە کە عالمە خواناسە شارەزایە یەک تەکفیریەکەی ئەڵێ وەڵا کاکە فڵانە کاری کردو حرام و تاوانە. ئەم جیدالانە بۆتە هۆکار لە ناو موسڵمانانەوە تا ئەو هەموو فیرقە و ئەو هەموو فی ئەو هەموو تاقم تام و کۆمەڵ مسلمانان دروست بووە کەس دانی خیر بە کەس دانانێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت صلی الله عليه وسلم بەڕاستی خوای تەبارەک وتعالی هیچ قەومێک گومڕا ناکە ئیلا مەگەر جیدال و مەناقەشە بکەوێتە ناویان کە کەوتە ناویان ئاوایان بەسەرەوە کە بە چای خۆمان دەیبینین کەس دانی خێر بە کەسانانێ هەمووی بەڕەئی خۆی معجیبە هەمووی خۆی بە پیاوی چاکەزانێ. ئەمەش نیشانەی آخر زمانە. پێغەمبەری خوا هەر کاتێ بینیتان بەڕاستی هەموو خاوەن ڕەیە بەڕەئی خۆی معجیب بوو تەنەزولی ناکرد هەر مەناقەشە و جیدالێکرد لەسەری بە نەفسی خۆی معجیب بوو ئەوە فەنتەظری الساعة چاوەڕوانی قیامەت کە بەڕاستی ئیتر بەڕاستی ئەو ڕۆژەیە عەلەیکم بئەنفوسیکم وئەهلیکم خۆتان و ماڵ و مناڵتان بپارێزن و مەکەونە ناو فیتنە و مەکەونە دوای هەموو کەسێک ئەوەی کەوا شەرعی خوا و پێغەمبەری خوا ئاماژەیان پێ کردووە غەیری ئەوە واز لە هەموو شتێک بێنن خۆشەویستان. جا حەزرەتی ئیسا سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێت من كثر كذبه ذهب جماله. ئەوەی کەوا درۆزن بێ و زۆر درۆ بکە جەمال و هەیبەت و جوانی نامێن ناو خەڵکە ئەڵێن و پیاوە دروست نەکەی ئەهان ناوخۆمەڵێن مەلەوانە دروست نەکە شوانە دروست نەکە مەبەست ئەوەی کەوا درۆی ئەوەندە کردووە خەڵک بە وەسیقەشی باوەڕ ناکە جا جوانی نامێنێت. و هەروەها ومن لاح الرجال سقطت مروءته. ئەوەشی کەوا
زۆر مناقەشە بکە زۆر جیدال بکە لەگەڵ زانەکانە لەگەڵ خواناسەکانە لەگەڵ ئەهلی عیلمە لەگەڵ پیاوە پیاوانەکانە مناڵەکە دەمەخادەمی پیاوێکی گەورەی ڕیسپی مناقەشەی لەگەڵاکە ڕەخنەی لێگرێ قسەی پێڵێ ئەم جیدال و مناقەشە مروەتی ئەم گەنجە نایڵێ مروەتی ئەو پیاوە نایڵێ بۆیە وازی لێبێنن ومن كثر همه سقم یا جسمه ئەوەی کەوا خەفەتی زۆر بێ جسمی دائما نەخۆشە جسمی دائما نەخۆشە خاوەن خەفەت ومن ساء خلقه عذب نفسه ئەوەشی کەوا ئەخلاقی جوانی نەبێ خاوەنی سوء الخلوق بێ ئەخلاقانی ناشرین بێت بەڕاستی تعذیبی نفسی خۆیدا بۆ چونکە لەبەر خاتری ئەوەی کەس دانی خێری پیانانێ جا خۆشەویستان و ئازیزان یەکێک لەو شتانێکەوە بە هیلاکبەری ئینسانە بەڕاستی ئەوەیەکەوە جیدال و مەناقەشە بکرێ وەک ئەمڕۆ لەسەر سیاست دوو برا ئەبێتە شەڕیان جاری وایە پەلامەری یەکترێدن دوو عائلە دوو خێزان دوو دراوسێ سیاستێکی پردرۆ سیاستێک بەڕاستی عالەمی بە هیلاکا برد دەئیتر بەسە یا لەسەر مادە و دنیا و کۆمەڵشتی تر مەناقەشەیەکەن مسلمان ئەبێ مەناقەشە چی نەبێ جیدال چی نەبێ مسلمان ئەبێ بەڕاستی گوێ بگرێ حەق وەرگرێ کەم بڵێ بێ و کەم دوو بێ خۆشەویستان بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی کە ئەفەرمێت صلى الله عليه وسلم من ترك المراء وهو محق بني له بيت في أعلى الجنة بيغمر أجر كسيك لسر حقش مناقشة بكا لسر حق بمناقشة وازي لي بين تركيكا خوا لا فردوس على خانك بدروسكات ومن ترك المراء يا مراء وهو مبطل بني له بيت في ربض الجنة رواه الترمذي وهروع أجر كسيك لسر بطال مناقشة بكا وازي لي بين لبرخاتر إخوة أو أخوة لنا وراسي بهشتا خانك بدروسكا يعني مناقشة كردنو جدال كردن لسر حق بي ولسر بطال بي مسلمان كوازي لينا پاداش دورا قريب بلا اگر كردي لسر حق وكوتنا وناحقية و براسي توشي قناو تاوان نبي بويا واز دا مناقشة كردن بينا واز دا جدال بينا أو زبانو ذكري خواهي بيبكا يادي خواهي بيبكا بويا براسي لسر خطوراتي جدلو مراءو مناقشو روبروغنوی ناحقی علماء و زانان کۆمەڵێ خطوراتیان باس کردو کۆمەڵێ خەتەریاتیان باس کردو یەکێک لەوانە بۆ نمونە ئەفەرمون یورث العداوة والبغضاء بەڕاستی دوژمنایەتی و حقد و بغض دڵی ئینسانە ئاچەسپێنێ ئەیچوێنێ ئەمەش خلافی ئیمان و دینی مسلمانە کە خوامێت ئینەمە المؤمنون ئیخوة مسلمانان برایەترین کاتێک تۆ مناقەشەت کرد ئەو مناقەشە هۆکارە بۆ ئەوەی کەوا ئینسان تووشی ئەوە بکە دڵی پڕ لە حقد و بغض بێ بۆی ئیمامی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت مناقەشە لە دینە لەسەر ئوموراتی دینی بەڕاستی ئەوە وەئەکا لە ئینسان تووشی ڕوبەڕۆی ناحەقی بۆ بکە و هەروەها نوری عیلمی تیا نەمێنێ و هەروەها دڵی ڕق و ڕەش و ناشرین ببێ و هەروەها حقد و بغض دڵیا بچەسپێت بۆیە وتراوە دع الجدال ولا تحتفل به أبدا فإنه سبب للبغض ما وجدا واز دا جدال و مناقشه ئەمانە بێنە چونکە بە جدال و مناقشه خۆت کەیفۆش مەکە حەفلەی پێ مەکە زۆر کەس نییە هەر ئینکار حەز ئەکا لە مەجلیسێکە بەڕاستی خۆی دیاریکە عەرەب ئەڵێ خالف تعرف مخالفەکە بۆی کەوە دیاربی لە مەجلیسێکە کابرا باسیەکە وەک بەڕاستی خۆی تیا لە قورتێنێ لەناو باسەکەی کەتە مناقشه و جدال و ئەمانە ئیتر بەڕاستی لەوێ بەمە کەیفی پێتێت حەفلەی پێەکە سروری پێوەرەگرێت تەفریعی پێ پێیاکە ینی خۆشحاڵە بە پێی بۆیە ئەفەرمێت بەمە خۆشحاڵ مەبە چونکە سەبەب و هۆکارە بۆ چاندن و زەرعکردنی بۆ زوقین خۆشەویستان هۆکارێکە بۆ حرمانی عیلم یعنی کە تۆ مناقەشە زۆر بکەی بەڕاستی عیلم وەرناگری بتابعت لقل أستاذ وما مصاي خط أبوي لقمان حكيم بكركية فرمية يا بني لا تجادل العلماء فيمقتك أفرمي مناقشة لقل علماء زانان مكة شنك براسي علماء زانان كمناقشة لقل كردن رخنا اللي قرتن أبيته هو كاري أوي كوا رقيان بيليه حقد بياكن برامبر كحقد رقيان بياكر براسي علمك بجواني وبراباشي بينا على نخش بيستان وهروا هيك للصالحين فرمي إياك والمراء فإنه ساعة جهل العالم وعندها يبتغي الشيطان زلته أفرميت
با عالم و زانایش بیت ئاگای لە خۆت بێ مناقەشە مەکە مجادلە مەکە چونکە ئەو کاتێک کەوا تووشی مناقەشە ئەبی کات و ساتی جەهلی زانا و عالمەکانە شەیطان هەوڵ ئەدا بەڕاستی یاری بە عەقڵی بکە وای لێن تووڕێیکە تووشی زەلەیکە تووشی فتوای خراپیکە بۆیە بەڕاستی عالم و زانا قەت مناقەشە ناکات بۆ ئیمامی شافعی فەرمێت قەت مناقەشەم نەکردووە لەگەڵ جاهیلە ئیلا بێدەنگ بووم چونکە ئەزانم کابرای جاهیل ئەم بەزێنێ بە جەهلەکەی خۆی بۆیە بێدەنگ بووم الصمت مفتاح النجاة وەکو چەند جار باسمان کردو خۆشەویستان ليس هذا الجدال من الدين في شيء يجي للصالحين فرمي علماء زانان أم جدال مناقشك خلقك أما هيتي لدينانية لدينا بيدنجية و قسەکردنە لەسەر جیدالی لەسەر حەق و ڕاستی بە نەرمونیانی و بە حیلم و حەوسەڵە بە ئەدەب و بە ئەخلاقەوە ئادابی منازەرە بزانی نەک بەڕاستی هەر لە کەنارەوە خۆتی تێفڕێت و خۆتی و ئامادەکەی نابێ ئەبێ خۆت ئامادەکەی علم و پێ بێ زانستی پێ بێ بە نەرمونیانی ئەوی مناقەشە بکەی لەگەڵ ئەهلی کتابە لەگەڵ کافرا لەگەڵ مولحیدا لەگەڵ ئەلمانیا لەگەڵ مسلمانێکی ڕەفیقتا کە ئەم مسلمانە ڕەفیقتە لە مەسئلەیەکە فکرتان جیاوازە نەک کافری کەیت و مشریکی کەیت و مەسەلەکە لەسەر گەورە کەیت و ئیتر هەموو عولەمانی قەدیمی لەسەر کافر کەی وەکو ئەمڕۆ کابرا دەچە شاشەیەک ئەڵەوە تەڵقین وڵات تەڵقین ئەمە کاکە جایز نییە و حرامە و دروست نییە و ئەوە زانانی قەدیم قسەیەکیان کردووە غەڵەتیان کردو و نیسبەتی ئەدەنە پاڵی دایکی و یعنی دایکی بەڕاستی زینای کرد تۆ سەیری ئەم بوهتانە درۆ دەرەچەکە ئەڵێ ئیسلام هیچی تیانەوە هیچ کێشەی نەماوە مەسەلەی تەڵقین نەبێ یا سڵاوات نەبێ یا کێشەکانتە نەبێ با بەمانە کێشە نین ئێمە ئێستا حالێن مسلمانان و ئیمانداران لە ئەگبەر کێشەی ڕوبەڕۆیی کوفراین ئیلحاد و بێدینەکانان کەوا گەنجانمان فریودەن گەنجانمان فەسادکەن تۆ تازە باسی تەڵقینەکەی تۆ تازە باسی کۆمەڵە مەسایلێکە عولەمایەک لایەن کردەوە لەسەری بێدەنگ بوون هەندێک فەرمیانە جایزە هەندێک فەرمیانە مەکروهە ئیتر یعنی تۆ پێویست ناکەم مەسەڵەن باسکەی ئەڵێن لە کاتی خۆیان بەڕاستی کە تەتار و مەخۆل هاتوون بەقایان داگیر کردووە خەڵکیان کوشتووە کتێبە شەرعەکانیان سووتاندووە مزگەوتەکانیان ڕوخاندووە هەندێک لە جوهەلای شافعی و حەنەفیەکان کەوانی کە جاهیلن تەمە ئینسانی جاهیل مەناقەشەیەکە لە دانیشتون لە مزگەوتەکانە مەناقەشەیان لەسەرەوە کردو ئایا بسمیلایی ئاەتێکە لە سوڕی فاتحە یا ئاەتێک نییە خەڵکوتان بابە ئێمە تەتار و مەخۆل کوشتینیان ناموسیان داگیر کردین مزگەوتەکانیان ڕوخان ئێوە تازە مەناقەشەکە نەزەر بسمینا ئاەتێکە لە فاتحە ئاەتێک نییە کورە ئاسلمانەتان تۆ پێێنین نەتان کوشین بەڕاستی یعنی خۆشەویستان ئەمە کارەساتە لە وڵاتی ئێمە تەتار و مەخۆل داگیرەکە ئەوان بەڕاستی مەناقەشە لەسەرەوە بکەن بسمینا ئاەتێکە ئاەتێک نییە ئەمە کە ئەمڕۆ جوای لێهاتوە تۆ ئەلمانیەکان مولحیدەکان بێدینەکان گەنج و فریوەدەن فێری عارەقیان فێری فەسادیەکەن تۆ تازە باسی تەڵقینی بۆکەی با واز لەم مەسەلانە بێنن هەوڵ بن گەنجە بێنن بۆ مزگەوت هەوڵ بن خەڵ لە مزگەوت دوور بکەنەوە هەوڵ بن خەڵ مەتارێنن دژمنایەتی مەکەن حقدی نەبێ بەرامبەر بە خەڵکی جیدال مەکە جیدال حرامە جایز نییە سەد کەڕ ئەومان باز ئەدەبی خلافتا نەبێ ئەدەبی مناظەرەتا نەبێ ئەمانە بەڕاستی کارەساتی ناواتە لە کۆمەلگای ئێمە خۆشەویستان بۆیە بەڕاستی یەکێکی تر لە هۆکاری خطورات و خەتەرناکی مەناقەشە و جیدال نەمانی مروئەتە پیاواتی لە ئینسانە نامێنێ ئینسان کە زۆر مەناقەشەی کرد بەڕاستی ئەو کەسە کە زۆر مجادلەچی بێ لە هەر مجلیسەکە دانیشێ ئەو مجلیسە خەڵک بۆی چۆڵەکە ئەڵێ بەخوای تووشی کارەساتی مەکە تووشی مشکلەیەک مەکە ئەوە باسی سیاسەتەکە ئەوە باسی چیەکە ئەوە باسی دینەکە ئیتر کابرا مەجبورە هەڵسێ ڕقیشی لێ لەگەڕم کابرا بەڕاستی ئاژاوەتی و گۆبەنچیە من لە پەنای دانانیشم ها مروەت و پیاوەتی لە ئینسانە نایەڵێت و هەروەها هۆکارە بۆ نەمانی برایەتی یەکی لە ساڵحانە فەرمی ئەو شتەی کەوا سەداقەت و برایەتی و خۆشەویستی نایەڵێ مەناقەشەی زۆرە زۆر کەس بوو خۆشەویست یەکن دۆست یەکتری بوون برای یەکتری بوون بەڵام بەهۆی مەناقەشەی سیاسیەوە یا مەناقەشەکانی ترەوە سەیرەکەی سەقسە لەگەڵ یەکتریان ناکەن كفى بك ظلما ألا تزال مخاصما وكفى بك إثما ألا تزال مماريا أما طبعا بياوچاكا فرميت عبد الله كري عباس رضا رحمة الله عليه فرميت كفايته وبس بوتو براسي بظالم واستمكار دانري كبراسي همو كادو ساتك لوا داني خطبة خصم دانيتو خطبة فرص كي بسر خلطيا ومناقشة لقى خلطيا وخلق بزيني يعني كفايتك تو تاوان بارو قناع بارو يا خيبي خوالي عاجز بيت اوه كوا بردوام تو مناقشة جيدال كي خوشويستان وهروها وكارك بو نماني بركت
لا تمنتا لا قستا لا مزديستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی قدری کرد باسی شەوی قدر فەرمووی عوبادەی کوڕی ساڵمی فەرمووی پێغەمبەر هاو باسی قدر مامکە شەوی قدر دیاریکە ئیتر بەڕاستی بەدوایە نەگەڕێین بڵێ لە شەوی سوحەوتە یا 29 یا لە سیایە بەڵام بینی دوو موسڵمان مەناقەشەیانە کەوتونەتە گیانی یەکتری وەکو یارانی ئەمڕۆ ئەم بەو کافرەکە ئەو مشریکە ئەو مبتەدیعەکە ئەم دوو سەحابەی بینی پێغەمبەری خوا زۆر بێتاقەت بوو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خرجت لأخبركم بليلة القدر من هاتم ليلة القدر في نشاندم کە بڵم شەوێکە بەڵام ئەو دوانم بینی بەربوونەتە گیان یەکتری بەڕاستی هەڵگیراوە و لە منی سێنراوە دەی ئەو کاتە چی بکەن ئێوەش فەلتەمیسوها بگەڕن بە دوایە لە دەشەوی ئەخیرە یعنی ئەمە مەناقەشەی ئەم دوانە بۆ هۆکاری ئەوەی کەوا دیاریکردنی قدر پێغەمبەری خوا بە ئومەتەکەی نەڵێ صلی الله عليه وسلم يعني ئەمەندە خەتەرە جیدال و مەناقەشە خۆشەویستان و هەروەها لە خراپی مەناقەشە ئیفسادی عیبادەتەکە يعني عیبادەتەکان بەتاڵەکاتەوە ئەو تا خوا لە حەجە فەرمێت الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج جدال مناقشة توربون ليكي جدال ومناقشة وكاري إفساد حجة ويا عبد الله كري عزباء فرميت يعني أي لا تماري صاحبك في الحج حتى تغضبه مناقشة لقلامك تا توريكي وكو أمرو براسي الزور بي عاجان حجة يكتري توريكنو صبري ناميني ومناقشة لقلياتي كانوا حجي خوان بطالة كانوا وهروها السبب بو هلاك بردني دنيا وقيامته پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمي حج صالي جاري فرض لسرتان حج فرض لسرتان فحج حج كان صحابه سيزار فرمي يا رب همو صالح پیغمبری خوا هر بيدنگ فرمي لاخيرا فرمي اگر بموتا لو قلت نعم لا فرض عليكم اگر بموتا بل فرض لسرتان او همو صالح حج لسرتان فرض بو بيدنگ بن جدال مكان مناقشه مكان زور برسيار مكان چونکە امتانی تر بمناقشه و جدال تياچون بپرسیاری زور تياچون خوشويستان وهروها بويا وتراوى لا تماري حليما ولا سفيها فإن الحليم يغلبك والسفيه يؤذيك مناقشه مكان نلقى خلقي حليمة نلقى السفيه بيقلد للرجال جنابتان حليم أدبزيني رسوا اشتكى وأويشي كوا مسلي جاهلة ونزانة وسفيهة وبيقلد للرجال جنابتان براسي آزابتا بويا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم هر كسيك مناقشه چي بيت خواهي خاتنا جهنموا جدال چي بي خاتنا جهنموا هو كاري أويك بتخاتنا جهنموا من طلب العلم ليماري به العلماء أو ليماري به السفهاء أو يصل به وجوه الناس إليه أدخله الله النار هر كسك هو الباب فيري علم به بوي مناقشه علماء زانان يبكى نامي كي لبركة ودو حديث لبركة ما وصل الله كريم في كافركا يا مناقشه عالم زاناي يبكى براسي أعمى خطرناك وهروها بوي كوا خوي فرسكا بس الجاهلون نفهم مكان والله من عالم من زانام تو جاهلي نازاني وهروها بوي كوا بارو مالي ناي بيا بقيتا اندام برلماني بيا بم علم زانستي خويا هو بيغمبري خوان بمسي نشانه علم بخوانه بوي مناقشه بيبكا علم بخوانه بوي خوي بيا فرسكا تكبري بيبكا علم بخوانه بارو بدنيا ومالي بيا كوكاتوا او خوا بر رشيق هذا جهنم وخوشويستان كواته يك لهلاك بركان انسان مناقشه وجدال ابي وازي لبيني تركي كي اگر وازي لني وتركي نكي والله قورترين خطرناكي روتيكا اواني كوا باسمان كير بويا علماء وزانيان وعارفان هميشه فرميانا بيدنگ بن كليلي نجاته بتايبد لو تاوانني كوا ما يهلاك بري انسانا خوا لهم ولاك ما خوش به لهم ولاك ما راضي به خوا لو ناو تواني خمان واكو دايك ما خوش به لخمان واكو دايك ما راضي به عاقبت ما بخير بيري اصلاح حال ما بكي حسن خاتمه بي بخشي لغناو تاوان ومعصيته قتل زنا وفاحشه بارزاو مان كي ناموس مان بارزاو كي عزت مان بارزاو كي يا ربي خوا ولات مان بخير وخوشي كي ولات مان اودان كي توا كار بدس ولات مان بو اصلاح كي ايمان واسلام وجدان بر اگر قابلين پروردگارا فراعين ونور دكاين ناوبرد هم ظالم كان سدم لناوبرد خوان وجهاش ناوبرد خوا امزال مستمكارانه كوا ميلت اسوسين نوا ناني ميلت اخو ناني ميلت ابرن بباي خيالانا وجدان وصميدانيه يا ربي خوا عاليه صافي لا خوان وجهاش خان وادان
بناخي أرزابري وقارون بناخي أرزابر خواه لكل ملتيان كيتوا خواه حقي ملتيان نفسيني خواه أمزل المسلمان يقبلون لك يا ربي يا ربي خواه لتفارين باسمي عصمي خود بجلالتي خود لبر خاطر خاطر داران لبيغمبران وبياو شاكاند يا ربي خواه عاقبت ما بخير بيري يا ربي خواه حسني خاتمه بيا بخشي يا ربي خواه بإيمان وبمان جنة بمان بنا زندو مان كروا بس أي بكساتو دامايو تسكيو تاريكينا وغور مانا بيتوا زبان ما سابق كده والله من فريشتكاينا وغورا پروردگارا يا ربي خواه للروج قيامت شا لسر پردي سراد وقت برق برينوا لجر علم پرچمی لا اله الا الله محمد رسول دامان بني نبر سيبر عرش خدا كومان كيتو دامان بني نسر شي منكاني باش نخدم الرسول اكرم صلى الله عليه وسلم باغ مان بكاو درمان نكا بدستي مبارك وياي كوسر مان باتي نتيو نقبتي دنيا وقيامه رزقان ما بيه خويا ام وبا وبلا ونخوشي وناقوشي كورونا روي دولات ما كردوا خويا لسرماني هلقرا خويا لسرماني لابا خويا لبرخاتي جاي حضرت محمد المصطفى لسرماني داوا يا ربي خويا جان اوي توشي وشفاعه بفلي بوبنيرا اوي نارعته وجيرو دي وخوا شفاي بوبنيرا خوا زليل سرجقان مكا خوايا ايمشو اوشي كوا سلامت بو خوايا همو لاك ما سلامت الكي اوي كوا توشي بو شفاي بو خوايا سلامت الكي اوي بي مردو وفادي كردو خوايا بلاي شيء دي بخشا خوايا لا تبارين وان بلا ما نسلاوا خوايا بلا ما نسلاوا خوايا بس صلاه دعاء مانه بجنود سربازي تو يزانين خوايا بس تو تواني لايبي هیچ درمانك هیچ دوايكي نيه خوايا تنها لطفي تو قدرتي تو هزي تو تواناي تو توانا لايب لسرمانا خوايا الرحمن بيبكى نبرجاه مقامي حضرت محمد المصطفى لسرماني هالقرا امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين الحمد لله ثم